سەڵاوڕش زێردەنگی ئەمریکا پشتی ئەشکرەبوونا ناوەڕۆکێ دانوستاندنین سەرۆک دۆنالد ترامپ دەگەل سەرۆکی ئوکراین و داخوازی کردی لێکۆڵینێ بکە لەسەر کارێ کوڕی جۆ بایدن جواتە نوێنەرین ئەمریکی لە کۆنگرسێ لێکۆڵینێک دەست پێ کردە ji بۆ وەکو پرۆسەیەکی سیاسی درێژدەم ji بۆ تاوانبارکردنا سەرۆکی و لە داویژی دەرخستناوی ji دەسەڵاتی گەلۆ دەموکرات وێ دەڤان هەوڵین خۆدا سەر بکەون ئەم لێ دەلیڤەیە میێڤانداریە داکتەر کرمانج گوندی دیکن پرۆفسۆر لە زانکۆیە تەنەسی و شەرەزای سیاسەتێ دکتۆر کرمانج گەلک بخێراتی گەلک سوپاس کاکێدا بابەتێکی دوو درێژە لێمە دخواست بزانن دەستپێکی بکورتی تو بێژی دموکرات سەر بکەون دەبێ هەوڵێدا منە معلومات چونکە بەرەخۆ بدەیە پرۆسێسی ئەوەی نوکە دەست پێکرینە ئەوەی نوکەوانە دەست پێکرینە ژێوە کۆلینە وەکی پرۆسێس نە ئیمپیچمنتە ئەوان نوکە دیراسە وی تشتی دەکەن داخوا چ بەلگێ حاشا هەڵنەگەر هەیە هەن و بسەلمینن داناڵد ترامپ خلاف یا تجاوزی بۆ سویندەی و پشتی هاتە هەڵبژاردنێ خاریە کو دەبیتە دەگاتە ئاستی خیانەت بە قانون و دەستوری ئامریکایە ئەوان بەرێ خۆ دەدەنەوی داخوا بزانن چ بەلگە هەیە کووان بەلگا بکار بینن دا بشێنوی ئیمپیچ بکەن مەحکوم بکەن لێ نوکەت و بەرێ خۆ بدەیە نوکە حتا وەختی هەڵبژاردنێ وەختێکی نەزۆرە بۆ دیموکراتە و بشێن ئەو پرۆسێسێ ببرن و ئەو هەمی بەلگەی و پێویستە و ئەو بدەست بینن و بێژنە خەڵکی ئامریکایە ئەوە داناڵد ترامپی وەساکردیە گەرەکە ئەو پرۆسێسە بهێتە دەست پێکرد گەلک دموکرات دەبێژن بتنی ئەو ناوەڕۆکێ وەکو دەبێژن گلی لێ هاتیەکردن ژالێکی کەسێکی نەدیارە و هاتیە پشتڕاستکردن و ڕاستە گەلیاوی و ناوەڕۆکێوێژی دەبێژە وایت هاوژی ئەو بەلگەدایە کۆنگرسی هەر کەسی دیتیە بەلگە ئەو بەلگە دەبێژە و ڕاستە سەرۆکە دەگەر سەرۆکی ئوکراین ناخبیە و ڕاستە ژێ خواستیە و ئەوێ لێکۆڵینی دەست پێ بکە وەکی فشارێکی هاتیە بکارئینان ئەوە داخوازە ژ کەسێکی بیانی کومای خۆ بکاتن هەڵبژاتنێت ئەمریکایان مای خۆ بکاتە ناو کاروبارین ئەمریکادا دموکرات هەربێنا دەبێژن و ئەوە بەلگەیەکی حاشا هەر نەگرە بەرگەیەکێ دژوارترە لەوەی و خەڵکی هێزرا خۆ تێدا دەکرد داناڵد ترامپ بۆ داناڵد ترامپی نەمشکیلەیە سمعە ئەمریکایە لەسەر ئاستی جیهانی دێتە چ لێ دێتن تا ئەو جێی ئەو بشێتن لە سەرایسبی بمینیتن بەلگە هەبین و رووسیا مداخەلە کرد بوو دەستکاری کرد بوو لە هەڵبژاردنێک و وەکرد ترامپ دەربچیتن ئۆگێل سمۆکنۆف ئەگەر خەلەت نەکەم ئەو یەکێکە لە کابینەی پۆتینی شۆڵ کرد لە ناو تەوەری ناو مەجموعی ئەو کەسانە بووکو بۆ پۆتینی شۆڵ کرد ئەو بندە عوزوەکی CIA بیە نوکە لێوێرەیە نوکە هاتە پشتی کەشف بوو CIA بەری خەتەر بگاتەوی ئەو ئینانە ئەمریکایە ئەو ئیعتراف کردە ڤلادیمیر پوتین ئەو بخوا سەرداخوازیاوی رووسیا دەستکاری کرد لە هەڵبژاردنێت ئەمریکایە ژبەرچی پشتی وێ لێکۆڵینا دوور و درێژ یا ڕۆبەرت ملەر دەوێ مەسەلێدا دەمای رووسیا دە هەڵبژاتنێن 2016دا دیموکراتە نەکاری وێ نا بکن پرۆسەی ئیمپیچمنت وەکو بێژتەوان بارکردنا سەرۆکی و لە داوی دەرخستناوی بڕێوە ببن ئەس بێژم ئەو کەسی و مەزنترین زەربە لە ژێڤەکۆلینە مۆلەریدا مۆلەر بخۆ بوو پشتی چووە کۆنگرێسێ و بۆ کۆنگرێسێ ئاخەفت لە گەلێک جێە سوال لەوی پرسیار لەوی هات نەکردن و ئەو گەرەک بوو شەرحەکی تەفسیلی جواب بدات دەگۆ هەرنا وێ فەقەرێ ڕێپۆرتی باشە خەڵکی ئەمریکی خەڵکی گشتی ئەمریکی ریپۆرت نەخاندیە
تو هاتی ئەو تشتێک بۆ خەڵکی ڕوونکەیەوە تشتەکان بێژە وەکیتە نوویسیە نەبێژە خەڵکی هەرن بەرە خۆ بدەنە فلان فەقەرێ راپۆرتی پشتیوی ئەس بێژە مۆژی دزانن مۆزوعی ژێڤەکۆلینا مولەری نەبست دەنگژێ نەما هەلبەتە وەکو تو دبێژی دەبێت بەڵگەیەک حاشا هەڵنەگرە بتن ji بۆ بشێن ku پرۆسەیە impeachment یعنی تاوانبارکردنا سەرۆکی لە جواتە نوێنێران و ئەفجا لە جواتە سیناتۆران ژی بێ پەسەندکردن سەر بێدان دقیقاً پرۆسەکی درێژە کەما ینی ئەو یا مولەری ئەو بەڵگە بدەست دیموکراتان نەکرد ئەس بێژم زێتر هەبوو بەز وەختی ئەو هات بۆ کۆنگرێسێ و لە ڕێگا کۆنگرێسی بۆ خەڵکی ئامریکایە ئاخەفت تەفاسیل نەدا ئەو پرسیارانەی کولوی داهات نەکردن لەگەلە جێ دگۆبە هەڕا بەرە خۆ بدە فەقەرە هەندێک دکتۆر ئەمێ هەوڵ بدەین لەسەر مەسەلا ئیمپیچمنت چکو گوتنە کە بتنی لە ئەمریکا تێبکارێنان ئەو ژی پرۆسەیەکە دوو درێژە بۆ مەسەلا تاوانبارکە دیارکردنا و سەرۆکی شتێک خەڵەت کردە شاش کردە هێژای هەندێک و ژدا سەڵاتی بدە دەرخستن ئەم بتر دوێ مەسلەدار مەقصد ئەو بوو لەوەی کومە ئەسات چوومە سەر مۆزوعی پۆتینی دانالد ترامپ ئەو تشتانە کردیانی خەڵکی ئامریکای تەعجب نەکاتن و دانالد ترامپی داوا لە سەرۆکی یوکرانیا کردبیتن و ژێڤەکۆلین لە بزنسی کوڕێ بایدنی بکاتن پاشە کوڕی بایدنیا منافسەتە بایدنە تو ئەگەر تا کێشەک هەیە یان مۆزوعێکی سیاسی ئابووری اقتصادی تە هەرچی هەیە یا حتا تشتێکی شخصی تو ڕوو لە خودی بایدنی بکە بەڵێ هەلبەت ئەو دەبێژە بایدنژی و لێکۆلەرێکی ئۆکراینی داخواست کردی ژێ سەرۆکی و هەنگی وەختی داهاتی هەڵبژاتن داخواست کرێک وی کار بدەستی کە لێکۆلین دیکرد لەسەر مەسەلا هەند گەندەلیێ دەربخە و داهات دەرخستن ئەوژی بابەتێک دی ئەس ناخوازم بشمەوان سەنگیا خۆدان سەر مەسەلا ئیمپیچمنت کۆماری دەبێژن ئەف پرۆسەیەک سیاسیە وەکی چاوە تشتێکی عیبەش دیموکراتان ڕا بینە پێش چووکو پرۆسەیەک سیاسیە ئەخۆ مانە پرۆسەیەک سیاسیە قانونیە بتر مەسەلەی ئیمپیچمنت دەستوریە لێ مەسەلە سیاسی قانونی سیاسیە بەڵێ یعنی سیاسی بتەنێنە چونکە تو دەبینی وەکی پرۆسس نوکە دەوری 220 ئەندامێن جوواکن نوێنەرا ناوێوان لەسەر لیستیدا هەیە و داوا دەکەن ژێڤەکۆلین لەو مۆزوعە بێتەکردن لێکۆلین بێتەکردن بزانن داخوا دانالد ترامپی ئەو تاوانە کریە و بێتە ئیمپیچ کردن پاشان پشتی بەڵگەوە دیتن جواتە نوێنەرە جواتە نوێنەرە بەڵگەوە دیتن وی وەختی بە ئەکسەریەتی سادا زۆرینەی سادا 150 دەشێن دانالد ترامپ سەرۆکی ئەمریکای محکوم بکەن ئەو بسانە هەیە چونکو دەدەستی دیموکراتاندایە پڕانیات دیموکراتانە ژنەهادا 200 بترا گوتیە ئەرێ بتنێ سێزدا بڕیار نەدایە لێ لە جواتە سیناتۆران جوواکی سناتۆران زەحمەترە چکە لێرێ دوو لە سەرسەی جوواک یعنی دەبێتن لە تقریبا لە 167 بالێ و گەل هەندێژی پڕانی دەستی کۆماریاندایە دەستی کۆماریادایە پاشانژی میچ مەکانەڵ دەشێت لەوێرێ بڕیار بداتن داخوا ترامپی ڕابکێشت باوێتە ژێڤەکۆلینێ ئانژی مەوزوعەکەی بگۆڕیتن ئەگەر ئەوانژی بڕیارە جوواکی نوێنەران پەسەند کردن دیسانژی لەوێرێ کۆتایی نایەتن مەوزوع دەچیتە محکەمەی باڵا محکەمە دەستوری ئەمریکایە لەوێرێ ئەو بڕیار بدەن داخوا ئەو پرێزیدنتی ئەمریکایە سەرۆکی ئەمریکایە بێتە ئیمپیچمنتکردن ئاننا لەلایەکی دیژی تو دزانی زۆرینەی ئەو قازیەت و لە محکەمە باڵای ئەمریکایە مەیلی ریپابلیک کۆماریانەژی
يعني دبيجن برسك كيشدارة دا أمريكا دا وتايبجي دونالد ترامب دا يعني كاريجري هبو هتا هناك شو عن دابنيتن وداني نجي دكتور كرمانج أمزانن ديروك أمريكا دا بو درختناس كاربدستين حكومتي إن هاتين هالبجاتن ياجي حتى ناد من البجاتن اف امبيتشمنت قالك جاري هبويا قالك جدا صلاتي هاتنا دريخستن غفرنر فرماندارة ولايتا كونغرسمان دادوار هاتنا دريخستن بفينا لي مثلا درخستنا سلوكان سيجارة رودايا لهر سيجارة جي نقشتي رادي هنديكو سينات بريارة دماهي ودادقها برند بريارة دماهي بدتكو سلوكي درخن يعني اف بروسا التشبير نكين كداخل مسألة يكجاري له وكر موضوعي امبيشمنتي جيش تحدكي كسروكي امريكا استقالة بدا او نيكسون روتشارد نيكسون استقالة دا بري امبيج بكريتن بري وديزان لا ديكي كلينتوني وقت تبحث كر هات امبيج كرن بس نلو آستبو أو بلغي حاشا هلنگر نبو كو أو مروفا خلاف دستوري أمريكا رفتار كريا شكي أخلاقي بو لين أو بوكو بقاتا أو آستيكو يعني بروسيك وصى بالزحمة وآلوز بلكي نديارة ويتشاچي بتن لو ما قالك خلق باور دكن كو أفا رسكك سياسية ديمقراط دكن رنگا ند قازان جوان دابتن تشد بيجي ريسكا چونك وقتي هالبجاردني لأنه حتى نوفمبر سالا بيت نقلك وأز نباورم أو أنا بشين أو بروسيس التواو بكنوا لا جواكا نوينران حكمي امبيتش كرنا ترامبي بدن لوقتك هيشتا أو أنا لبروسيس دانا هالبجاردن خلق أمريكا جاركي ديك السروك هل دبجيريتن وكي ديجي نمعلومة أو أنا لو بروسيس دشين أو بلغانا بدز بينن لبرهند ريسكا كي پنجا تدا وأجر نكنجي ديسان خلق الديمقراطي وبيجنا كونغرسي بيجنا نوينرين خواد جواتي دا كاون شتكن دخوازن تشكو ام دزانن راور قرتن نو تشلو نهج الصدي هطانا هذا خوازن كو اف بروسيا دس بكا تشلو شش ناخوازن انا بريار ندا يعني ناخوازن لو مع ديمقراط او شي خاطر سند جواتي دا اگر ديمقراطي جنبن يعني مساله موضوع سياسي لولا انا خلافي ديمقراط كان لغير دونالد ترامب تشتكي كو سهر سروكك بكاتن كونغرس غركا تحقيقات لجيفا كوليني لبكاتن او انا غركا ويتشتي بكن منتها غلكا غركا هوشيار بن تابعك سياسي ندني زياتر لسچارچوي مصلحات برجوندية أمريكا بهيلن كو أمدي بري خوديني بزانيني أو رفتاري ترامبي أجا كربت تاتش أندازك سمعة أمريكا هاتي تناشرين كرن هاتي تخراب كرن لوي وقتك أوان شيان بمدرك ببلغا أو تشتي بدنا خلقي أمريكا ديتنا من سركفتنك دبي بوان وسركفتنك يجدبيتن بو خلقي أمريكا ودرسك يجدبيتن بو أو سروكت آيندا كو دهين كو هر تشتكي أوان بوين نشين بكان باشا الديمقراطان بي تي في بتشهي هاطا بقهنا ويخالة تدبيجي نوكا شش لجنة كونغرسي جيفا كوليني دكاتن جيفا هر يك بجدا جيفا كولين لا تشتكي ترامبي دكاتن وبرانيا جي اندام دوان لجنة همي سروكاتي ديمقراطان بله نوكاكو نانسي بيلوسي سروكي كونغرسي أمريكا برياردا جيفا كولين لبروسيسي امبيتشمنتي بكاتن أو شش لجنة همي دكونا جيروي تشتري بله نوكب هندي زخت سر ترامبي زيترا ترامب نشيتن أو جار بپشتیوانی کردنی جودی رولیانی و او جوره او نوع او تخمانا زرين تايبتن بشيتن خلقكي للريكي لابداتن ديتنا من زختكي زور لسا ترامبي هيا اگر بيتا حتى او موداي هالبجارنا بيتن ديمقراط
نەشێن پرۆسسا خۆتەوا بکەن ئەگەر نەکارن لێ دیسانژی پشتی هەڵبژاردنێ ئەگەر ئەوان شیان بەلگەی حاشا هەڵ نەگەر بینن بدەنە خەڵکی ئامریکایە کە بەلێ ئەو سەرۆکەی ئەمریکایە ئەو جەریمە کریە بەرامبەر بە قانونی دەستوری ئامریکایە و بەرامبەر بە میلەتی ئامریکایە و بەرامبەر بە کەرامەتی ئامریکایە کریە لەوی وەختی ئەس نەباوەڕم جمهوریش کۆماریش دیفاع لەوی بکەن باشە ئەتو دەبێژی پشتی هەڵبژارتنە یان دەمێت چووکە ئەف پرۆسە بخوا ئالۆزیەک مەزن دەکات لە پێش هەڵبژارتنە بە تایبەتشی ji بۆ کۆماریان چکوونە هاتانها کاندیدیوان دۆنالد ترامپە دۆنالد ترامپ دەبێت ڕاستی وان کێشیان ببە ینی ئالۆزیە ji بوان بۆ هەڵبژارتنە دوستانی ساڵەکە دیوی دەمی بەرێ خۆ بدێ گەرمە ڕۆژ هەڵبژارتنە درستە لێ تو بەرێ خۆ بدە سومعی ترامپی کاندید و ترامپی سەرۆک پشتی تقریبا نێزیکی 3 ساڵە جیاوازێکی زۆر هەیە نوکە گەلک لە ئەندامێت بەرکەفتی هاتی ناسراو لەناو حزبە کۆماری هێرش دەکەنە سەر ترامپی خەڵکێکی زۆر لەوانەی کو دەنگ داینێ پەشیمانیا خۆ ڕاگەهاندینە پاشان تو بەرێ خۆ بدێ سیاسە تاوی بەرامبەر بە مەکسیکیە بەرامبەر بە پەنابەرە بەرامبەر بە مسلمانە بەرامبەر بە ڕەشا بەرامبەر بە نەژادی هیسپانی شێوەکی گشتی ئەوانە هەمی دەنگی خۆ نادەنێ بەڵام دکتۆر بەری یعنی وەختێک و کاندید بووژی دە هەوڵە هەڵبژارتنان دەژی 2016 هەمان سیاست هەبوو وی ئەف تشتی توت بێژی دەست پێ کرد لەوی دەمی و گەلک باوەڕ دەکەنژی ئەف هەڵوێستێ تون بەرامبەر ڤان پرسێت و بەحەزێکی ئەگەری هەندی بووک و سەرۆک ترامپ ببەت هەڵبژارتنە و پشتی هەنگی قبول چونکە ترامپ بە هەڵبژاردنە ترامپی ئەو عنسوریەت ئەمریکی دەنگێک پێیاکرد لە وایت هاوس و بشێن ئاشکرا پیشانازی بێن وایت ناسیۆنالیزمی سپی ڕابگەهێنن پێ ئامادە پشتاخ و ئامادەنە پشتاخۆژی لێ بکەن لە ترامپی نوکەژی سەپۆرتاوی دەکەن چونکە نکوان ئەوەی ترامپ دەبێژیتن ئەوژی لە ناوشیاریان وانە مخابن دەنا ئەمریکا پەنابەرا چێکریە تو هەرە لەو واشنگتنێ ئەو شۆلێت و غێرە ئەمریکی سپی دەکەن ئەمریکی سپی ناکەتن وێ شۆل لە شۆفێری دەگری لە شۆلی مەتعامی دەگری لە شۆلی مانیفاکتەری وان تشتانە دەگری گەلک لەوان لە سپێت ئەمریکی وان شۆلانە ناکەن وەکی دیژی گەلک لە عقولی ئەمریکی یەت ئەوە نەکو دەروەی ئەمریکایە هاتینە نوکە خزمەتە ئەمریکایە دەکەن ئەگەر ترامپ وەکی دوێ ئەگە تێدا سەرکەوت و سەر ناکەوت کۆتایی بە وەرگرتنی پەنابەرا بینیتن ئەو دەزانیتن چ ڕۆژێکی بەڵکی ئەوژی نەحەوجەی وان کەسایەک و گەلک لەگەڵ مەسەلا پەنابەران پشتەوانی مەسەلە پەنابەران ئەمریکادا دیکەتن چکو ڕەنگە خەڵکی بەرامبەر وانە و دژی هاتنە پەنابەرانە دەگەڵ سەرۆک ترامپ دکتۆر کرمان ئەم جارێکە دی بەحسی خۆفەگەرینە سەر مەسەلا ئیمپیچمنت چەند دەمژی ڕادەبێت باوەڕ بکەیت چەند بۆ ڕادەبێت هەتا چەند وەقت دەبێت لانی کەم ساڵک دەبات دیتنامن چونکە پرۆسێسێکی تاقیدا وەکی تا ئاماژە پێکرد پێچیدەیە و نوکەژی ئەوان لە ئاستانە لە دەستپێکی وێ ژێوە کۆلی نێدانا بەرێ خۆشی بدێ ئەوانە لەو پرۆسێسەی نەهەمی کەس هاریکاری کۆماریانن دیموکراتەکانن کۆماریەکان تو بەرێ خۆ بدێ هەر نەها دەستپێکرینە دوێژنەوە گەمەکە سیاسیە وەختی هەڵبژارنەیە دیموکراتەکان ئەو تشتە بکار ئیناینە بۆ ئەوەی وە بکەن و سمعای ترامپی باشە بێتە لەکەدارکردن بۆ ئەوەی خەڵکوی هەڵنەبژێر هەتا چەندی باوە ئەگەر هاتوو بۆ نمونە چکو مەسەلا ئیمپیچمنت
دەبێژا خیانەت کردبا ئەوی کار بەدەستینها سەرۆکی خیانەت کردبا بەرتیل وەرگرتبا یان تاوانە گەلک مەزن کردبا ئەو تاوانەکە گەلک مەزن نەها دیموکرات دەبێژن ئەو هاندانە سەرۆکی ئۆکراینی ڕیکۆرینێکی بکەتن ئەو بە وەکو خیانەت دەنەناسکن خیانەت دەسوی دیکەن پرسیار ئەوە دکتۆر مەبەسم ئەم دیموکرات دەبێژن ئەم نابێژن ئەم دەبێژن ئەگەر وەسا هات چەسپاندە لەسەروی هات دیارکرد و ئەو تشتێکی وەسایە هەتا چەند دێ باوەڕیا خەڵکی ئەمریکاوی بگوهارتن هەتاکو بکارن ئەو کاریگەریە لەسەر سیناتا بکەن لەسەر ئەندامن جڤاتە سیناتورا بکەن بکاربن بە زۆری نەیە دوور لەسەر سەدەی دەنگی بدەن پیشمنت نوکە ئاماژە پێکردوە لە سەدا 49 دوێن ئەو ژێوە کۆلین بهێتە ئەنجامدان سەدا 46 نەوێتە یعنی تو بەرێ خۆ بدێ زۆرینەی خەڵکی ئامریکای هێشتا هیچ تشتێک دەستێوان نەکەتیا بەس گوه لێ بووینە لەو ئەو مرۆڤەیەک و ناوێوینە هاتی تا ئاشکراکردن و ئەو مۆزوعە ئیسارە کرد و ئاشکرا کرد خەڵکی ئامریکایە نەوێتن سەرۆکی ئامریکایە بچیتن داوا لە سەرۆکی وڵاتێکی دیکە بکاتن تشتێکی لەگە کاندیدی سەرۆکایەتی منافسی وی بیتن بکەتن کو ئەو تێدا ئەو بخۆ تێدا سوودمەند بیتن خەڵکی ئەمریکی ئەو غروری ئامریکایی تێدا هەیە ئەوان دەزانن ئەگەر شتێکی وەسەهات بیتەکردن بۆ سومعی ئامریکایە تشتێکی نەباشە بۆ مەکانەی ئامریکایە لەسەر ئاستی جیهانێ نەباشە لە وەختێکی زۆرینە نوکە دەبێتن کو هیچ بەلگەک نییە ئەگەر یەک بەلگەی بچووکیش بهێتە دەست دەبیتە هاندان هەلبەت بەێ کۆماری و پارێزەرن دۆنالد ترامپ هەوڵ دەدەن و وەسا دیار دکن و ئەو گوتنا بە تەلەفۆنی ئەو داوەستان بێت تەلەفۆنی بەسەرۆکی ئۆکراینڕا باش بوو سەرکەتی بوو تشتێکی خەڵەت تێدا نەبوو شاشتی نەکرینە ینی جودی ڕولیانی شەوەدی بوو ڕوودی جولیانی لە فاکس نیوز دیفاع لێت کرد و چ خەڵەتی نەکریە و خۆشی بەشدار بوو چون تەلەفۆن ئاخفتنەکی تەلەفۆنی تەبیعی بی هیچ شتێکی وەسا لێدا نهاتی تەکردن و دیموکراتە بشن ئەو کێشێکی وەسا مەزن لێ ڕێچێ هەلبەت سەرۆکی ئوکرانیژی لە نیویۆرکی بەری چەندێکی جوینەکەدا دەگەڵ سەرۆک ترامپ گوتی سەرۆک ترامپ قەت ئەسنا یان وەکو چاوە زەختل من نەکردێک وەسکاکی دەخیل لە ڕەهەندێ دیپلۆماسی زەخت نییە تو شتەکەی ئیسارە دەکەیت ئەوە ئەگەر ئەوە بسەلمێتن و ئەو تشتە ئیسارە کردی ئەوەندە بەسە بۆ ئەوەی دیموکراتەکان ئەو تشتە درێژە پێ بدەن و لە نەتیجا وا بکەن و ترامپ لە سەرۆکایەتی نەبین باشە تشتێکی دیوێ مەسەر دکتۆر کرماش من حەز کرد تو تشتێکی ینی شرۆڤەکردنێکی بدیان ڕۆنکردنێکی بدی لەسەر ئەو کەسێک و ڤان گلەیە دگەهینتە کۆنگرسی هەلبەت ناف حکوومەتێدایە لێ ئێڤە شارتیە کەسێک بە شارتیە دۆ فاکس نیوز بۆ نمونە ئەو ڕاگەاندنا تەلەڤیزیۆن تۆڕێ ڕاگەهاندنی یەک و پشتەوانی لە سەرۆکی و لە بیر و باوەڕێن کۆنسەرڤەتیڤ دکا دەبێژن ئەو کابرایەکی CIA بووە ئەو دزان و کابرایەکی CIA بووە ئەو گلەیەکردی لێ دەستوری ئەمریکا دەخوازە و ئەو کەسە بێ پاراستن یعنی ئەف چه سیستەمە تو چاوی سیستەمی دەبینی سیستەمی ئەمریکای سیستەمەکەی دیموکراتیکە ئەوانەی و نوکە لە وایت هاوس لە سەرای سپی ترامپی حکوومەتە ترامپی شۆڵ دکەن هەمینە کۆمارینە گەلک لەوان دیموکراتن گەلک لەوانە خەڵکی بێلایەنن وەکی من و من وەکیتە لێ هەر هەمویان بۆ ئەمریکایە شۆڵ دکەن هەر هەمیان وەختێکی دناو ئەو خەڵکەی و بۆ سەرۆکی شۆڵ دەکاتن ببینن سەرۆک شۆلێکی دەکاتن کوی اعتیباری ئامریکایە دێتە خوارێ سمعی ئامریکایە کرێت دەکاتن ئەو بێ ئەوەی ناوێ خۆ ئاشکرا بکەن بەلگەک داوێنە دەربا وەکی ئەو جارە ئەو شەرحی نووسینی مەکالەمەکە گفتوگۆکە لە بینی ترامپ و لە بینی سەرۆکی ئوکرانیا هاتیتە نوویسین ئەو بەلاو کرد
وەکی مەدرەکێک و تشتێکی گرینگە تشتێکی گرینگە و پێویستە بەرەخۆ بدەنێ و ژێوەکۆلین لەوێ مەوزوعی بکەن. دکتۆر کرماش گەلەگەلک سوپاس ئەم دەزانن و لە مەهێن داهاتی کۆنگرسی ئەمریکی هەلبەتەڤ کوچکاسپیە لە پشتمە لێ کۆنگرسی ئەمریکی ژیمەدی کۆنگرسی ئەمریکی بە مەیدانە vê muştûmera siyasiya germ û هەڵبژاردنەکی پردەنگ و جەنجال دەبێت. سپاس دکتۆر کرماش. سەرسەرم سپاس بۆ تەماشاکردنەوە.